ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەی ڕاڤە پێگەی کورد لە ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری بەڕێز مینا سامی، شرۆڤەکاری سیاسی. مینا خان بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سپاس. مینا خان، پرسی کورد لە مەحفەلی نێودەوڵەتی و بەتایبەت پەیوەند بە پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسیەکە شایانی گفتوگۆیە و ماوەکانی ڕابردوو لە ڕێگەی کۆمەڵێک لە سنتەرەکانی توێژینەوە لای شرۆڤەکارانی سیاسی لە زۆرێک لە کۆنفرانسەکان قسە لەسەر ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جارێکی تر پێداچوونەوە بە چارەسەرکردنی مەلەفی کۆمەڵێک گەل و نەتەوەی ژێردەست لە پێناو ئەوەی کە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئارام و سەقامگیر بهێنرێتە ئاراوە، بەتایبەت سەبارەت بە قەزیەی کورد و چوار دەوڵەتی داگیرکاری کوردستان. ئەم پرسە شایانی گفتوگۆکردنەوە بەشێک لە توێژەران، بەشێک لە شرۆڤەکارانی سیاسی کوردستانی قسە لەسەرم بابەتاکەن. پێم خۆشە دیدی جەنابەت بزانم بەتایبەت لەوەی کە لەم چەند ساڵەی دواییە قەزیی کوردی پێشکەوتنێکی بەخۆیەوە بینیوە و ئێستا لە بەشێک لە مەحفەلی نێودەوڵەتی لە میدیا نێودەوڵەتیەکان لای شرۆڤەکاران و سەنتەرەکانی بحوث و توێژینەوە قسەی جدی لە سەر چارەسەرکردنی قەزیی کوردیەکرێ وەک بەشێک لە چارەسەر بۆ ئارامی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خوێنەوە جەنابەت لەم بارەوە چییە؟ بەڵێ، سەرەتا سپاس بۆ کەناڵی سلێمانی تیڤی، سپاس بۆ جەناب و ستافە جوانەکەت. هیوادارین ئەمڕۆ بتوانین پێکەوە گفتوگۆیەکی باش ئەنجام بکەین و سوودمەند بێ بۆ گوێبیستان و بینەران. سەرەتا دەمەوێت لە پرسیاری جەنابتەوە دەست پێکەم کە دەڵێیت بابەتی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانە، بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم مانشێتە شی بکەینەوە دەبێت بە دوو ئاراستە خۆت بە دوو بەش بیکەین. بەشێکیانەوەیە کە ئەساسن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان چۆن ئەڕوانێتە قەزەی کوردی، ئایا بەنسبەت بۆ ئەوان جارێ شتێکێ بە ناوی قەزەی کوردی یان نییە. خۆشبەختانە لە ساڵانی ڕابردوودا قەزەی کوردی بۆ گۆڕانکاریەکی زۆری بەسەر هات لە پرسێکی بچووکی لۆکاڵیەوە بوو بە پرسێکی ئەقلیمی، دواتر بە پرسێکی جیهانی. ئەمە حقیقەتێکە و شایانی باسە و حەقی خۆیەتی کە ئێمە شانازی پێوە بکەین و کاریشی لەسەر بکەین، نەک لێرە ڕابوەستین. بەشێکی تریشی بریتە لەوەی کە کورد چۆن ئەڕوانێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانە. بەداخەوە هەتاکو ئێستاکە ئێمە چەندین لێکۆڵینەوە، چەندین دراسات و چەندین سنتەرەکانیەوەی کە کار لەسەر ئەم پرساکەن تا ئێستا بابەتێکی ئەبستراکتیان نەداوەتەوە دەست ئێمە کە بڵێن کورد بەم شێوازە ئەڕوانێت و پێویستە ئەم گۆڕانکاریی بەسەرا بێت یاخۆت پێویستە چۆن بڕوانێتە جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەلەبە و بۆ ئەوەی کە جوابی ئەوەش بدەینەوە کە ئایا پرسی کوردە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چیە، دیسانەوە ئەیکەینە دوو بەشەوە. بەشێکی پەیوەستە بەوەی کە ئاخۆ کورد لە حکوومەتەکانە، لە حکوومەتەکانی با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بریتێ لە عێراق و سووریا و تورکیا و ئێران و هەروەها لە وڵاتانی تری خلیج و وڵاتانی عەرەبی و ئەفریقی چی پێگەیەکی هەیە، چی فاکتەرێ، ئایا فاکتەرێکی سەرەکیە، ئایا گەمەکەرە یاخۆت لاعوب نییە، یاخود لە لاعوبێکی سیاسی یاخۆت لاعوب نییە، دەبێت لەوە پرسیارەکە دەست پێ بکە. دووەم دەبێت ئێمە سێری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین. ئایا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی داڕشتنەوەی سیاسەتی ئەقلیمی و هەروەها سیاسەتی جیهانی ئایا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەرە یان کارایە. لێرە تەبان دیسانە وڵاتەکاندا بەشە بنە سەر چەند ئەوەیەکی جیاوازەوە، بەشێکیان لە وڵاتانە بکەرن ڕۆڵی سەرەکیان هەیە و بەشێکی تریشی هیچ ڕۆڵێکی ئۆتۆی نیە یاخۆت بەشێک لە شێوازەکان بۆتە بەشێک لە جێبەجێکردنی سیاسەتی وڵاتێکی تری جیهانی. و ئەو گۆڕانکاریانەی کە لە ساڵانی ڕابردوودا ڕوویدا لە بەهاری عەرەبی و لە دوای ئەوە ئەو خۆپیشاندانایی کە لە تورکیا ڕوویاندا بۆ بابەتی قەیرانی دارایی و هەروەها دواتر ئەو گۆڕانکاریە زۆر گەورەی کە لە تورکیا ڕوویداد لە وڵاتێکی گەورەی زلهێزەوە کە جێگەی احتیمادی ئەمریکا بوو بۆ وڵاتێکی وردە وردە بەرەو ئەوەندەی بەداخەوە ئێمە متابعەمانە کرد وەخت بوو ئەو سیمایی کە لە دەسەدا وردە وردە ئەگەڕایە دوایەوە لەبەرەوەی کە حەقدێکی
خەڵکەکەی نا سیاسیەکانی ئەو دەوڵەتی کە حکومڕان بوو لەوێ حەقێک هەبوو بەرامبەر بە قەزەی کورد و بەرامبەر بە نەتەوەی کورد کە ئەم حەقداوای کرد تەنانەت هێزەکەی خۆشی لە دەست بدا وردە بگەڕێتە دواوە لەبەرەوەی لە ساڵانی ڕابردوو ئێمە چاودێری ئەومان کرد کە تورکیا پەکەکەی بە مخاتب وەرگرت ئۆجلانی بە مخاتب وەرگرت ئەمش بە تایبەتی لە دوای هەوڵەکانی جەنابی سەرۆک مەسعود بەرزانی کاتێکە سەردانی ئەوەی کردووە هەوڵیدا کە ئەوان بە مخاتب وەربگیرن و پرۆسەیەکی ئاشتیانەی جوان فراهەم بکرێت کە ئەم نمونەی عێراق کە کوردستانی ئێرە چۆن بەشدار بوو لە داڕشتنەوەی سیاست و چۆن بەشدار بوو لە جارێکی تر لە دوای 2023 لە بنیادنانی حکوومەتی عێراقەوە کە لە تورکیاش هەماشت بێ بەڵام بەداخەوە ئەو حەقدە و ئەو جەهلەی کە سیاسیەکانی ئەوێ هەیەە وای کرد کە بە چاوێکی بەرژەوەندی خوازی بڕوانە دەسڵاتەکانی خۆیان و خۆیان نەخستە و خۆیان خستە پێش بەرژەوەندی حکوومەتەکەیان و ناوچەکەیان بۆ یەکە ئەم پرۆسەیە وردە بەرەو دواوە ڕۆی دووهەم بابەت کە ئێمە ویسمان باسیکەیم ئەوەی ئێران بوو دیسانەوە جارێکی تر ئەو خۆپیشاندانانی کە ئەمڕۆ لە ئێران ڕۆدا ئەمەش دیسانەوە پرسی کورد زیندووە کاتەوە بە جۆرە لە جۆرەکان بۆچی پرسی کورد زیندووە کاتەوە لەبەرەوەی حتاکو ئێساکە لە ئێران دانیان پێ نەداوە کە کورد نەتەوەیە هەرڵێ نەمانە بەشێکن لە ئێرانیەکان ئاریایەکانن بەڵام ئێمە نەتەوەیەکی سربەخۆین هەتاکو ئێستا ئێمە لەوێ لە سەرەتاکانی مافە هەرە سادە ساکارەکانی خۆمانین لەبەرەوە تۆ ینی ئەم پەرت و بڵاوەی ینی کەیسی کورد لە عێراق فەرقی هەیە لەوەی لە ئێران لە ئێران فەرقی هەیە لەوەی لە تورکیا لە تورکیا فەرقی هەیە لەوەی لە سووریا لەبەرەوەی تۆ بۆ نمونەسە لە سووریا لەگەڵ حکوومەتێکی فاشلە مامەڵاکی بەڵام لە تورکیا لەگەڵ حکوومەتێک بە جۆرێکی تر مامەڵاکی بۆ یەکە لێرە سێرەکەین بابەتی پرسی کورد پەرتەوازە بووە و تا حدێک ئالۆزێکی پێوە دیارە بەڵام خۆشبەختانە لە ڕووی کۆمەلگای نێودەوڵەتیەوە ئێستا بڕۆ پرسیاری هەر کەسێ بکە بڵێ کورد یەکەم وشە لە پاڵی کووردا سەرچێکی گوگڵکە وشەی پێشمەرگە دێتە ئاراوە بۆچی لەبەرەوەی پێشمەرگە هاوکار بووە لە شەڕی داعش پێشمەرگە فاکتەرێکی سەرەکی بووە لەوەی کە نەیهێشتۆ بەڕاستی ئەو فکرە ئیرهابیە تێرۆریە بڵاو ببێتەوە تەشەنە بکات وە بۆتە هۆک فاکتەرێکی سەرەکی لەو هێزە هاوپەیمانیی کە کاری کردو بۆ لە ناوبردننی داعش و هەرچەنە هەتا ئێستاکە هەڕەشەکان بەردەوامنەوە نیە کە تەواو ببێت و کۆتایی پێهات بێ بۆ یەکە ئێمە بەڕاستی ئەگەر بڕوانینە ئەم خاڵانە باشتر و ورترە توانین لێکۆڵینەوە بکەینە سەر ئەو پرسی کورد لە ڕۆژەڵاتی باسی کەیسی کوردت کرد وەکو کەیسێکی زیندوو ئەوەی کە ئێستا لە ڕۆژڵاتی ناوەڕاست زۆر بەر ئەکەوین و بەشێ لە میدیای نێودەوڵەتیش زۆر جارێمە کە راپۆرتەکانیان تەحلیلەکانیان نەبینین و بیستین قسەکردنە لەسەر ئەوەی کە هەر چوار دەوڵەتی داگیرگەرێکی کوردستان بە تایبەتی دەوڵەتی گەبوو ئێران کە جەنابەت ئاماژت بۆ ڕووداوانەی کۆتایی کرد دەوڵەتێکی وەکو سووریا کە ئێستا لە دۆخێکی ناهەموارە ئاژی عێراق هەردووبارە بۆ خۆی مەلەفێکی گەرمە و بەردەوام باز لە چارەسەری قەزەی کوردی وەک بەشێک لە سەقامگیری بۆ عێراق باسەکرێ کاتێک لەسەر ئێران قساکرێ سەرماندنی مافەکانی خەڵکی کوردستان لە ئێران وەکو بەشێک لە چارەسەر بۆ نۆخی ئێران باسەکرێ پێم خۆشە لەو قەزیەوە ینی سەی تەماشای قەزەی کوردی بکەین کە لەو دو-سێ ساڵی ئاخیر قەزەی کوردی پێشکەوتنی گەورەتری بەخۆی بینیوە ینی زۆر جار لە گەورە کاربەدەستانی UN یان لە دەوڵەتە زلهێزەکانی دنیا ینی قەزەی کوردی لە قەزەیەکی لۆکاڵی و داخراوە بەرەو قەزەیەکی گەورەتر چووە ینی خوێنەوەی تۆچیە بۆی کە قەزەی کوردی توانیوێتی سەرباریەوەی کە زۆر هەوڵ درراوە دابەمرچێنرێتەوە و وەکو کێشەیەکی ناوخۆی تەماشا بکرێت بەڵام کورد توانیوێتی کێشەکەی بەرەو مەحفەلی نێودەوڵەتی ببات. بەڵێ هەر بۆ جەختکردنەوە لەسەرەوەی کە قەزەی کورد لە پارچە جیاوازەکانی کوردستان کە ئێستا بەداخەوە بە ناوی وڵاتان ناوێنین بەشێک لەو قەزیانە جیاوازیەکی هەیە بەڵام هەمووی کۆکن لەسەرەوەی کە ئەوان نانوێدان بۆ بنن کە کێشەیەک هەیە بابەتێک هەیە قەزەیەک هەیە بە ناوی قەزەی کورد و ئەو وڵاتانە هەمویان هەتاکو قەزەی کورد چارەسەر نەکەن هەتاکو نەگەنە ئەو قەناعەتی کە دام بهێنن بە مافی گەلی کورد ناتوان قەزیەکانی خۆیان چارەسەرکەن و ناتوانش وڵاتەکەیان بەرەو پێشەوە ببن چکاتۆ چۆن لە شارێکە یاخۆت لە وڵاتێکە ئەژەیت بەشێک لە پێکاتەکەیت چەساندۆتەوە یاخۆتۆکو پێویست نەبوویتە بۆی لەبەرەوە ناتوانانی لە ئایندەیە کار بکەیت لەسەرەوەی کە
وڵاتێکی بەهێز بیت یاخۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخۆ کارا بیت لە داڕشتنەوەی استراتێجیتی سیاسی ئەو وڵاتە یاخۆت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها لە سیاسەتی گشتی کە ئەوەی پێوترێ جیهانی. بۆ یەکە ئەم وڵاتانە هەتاکو ئێستا تا حدێک گەشتۆتە ئەو قەناعەتی کە دانی پێداوە هاتۆتە پێشەوە دواتر کە زانیەتی پێویستی بۆ نیە و گەشتۆتە قۆناغێکی تر وازی لە قزەی کورتێناوە دواتر کە وازی لە قزەی کورتێناوە دیسانەوە وڵاتەکەی بەرەو دوا ڕۆشتۆ دیسانەوە هاتۆتەوە بۆ قزەی کورد. ئەمەش ینی بۆ ئێمە بەڕاستی وەکو ئەسێدێک حەق وایە بەکار بهێنرێت بۆ ئێمە قەناعەت بە و وڵاتانە بکەین. وە من حەزەکەم دوو نمونە بێنمەوە لەسەر کە چۆن کەیسی کورد لە قۆناغێکەوە بازیاوە بۆ قۆناغێکی تر. ئەگە تۆ لەبیرت بێ لە کابینەی هەشتم و لە کابینەی لە کۆتایەکانی کابینەی هەشتم و لە سەرەتای کابینەی نوێم کارێکی زۆر جدی کرا بۆ ئەوەی کە هێزەکانی پێشمەرگە یەک بخرێت و هەروەها زۆر بەڕوونی ناوی پێشمەرگەکان و فرقەکان و لیواکان و هەمووی بخرێتە بەردەمی جیهانەوە کە ئێمە چۆن بە جوانی توانیمانە ئیداری ئەمە بدەین. لە بابەتی کەیسی شەفافیت کە چۆن ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەوە ئەو ڕێکخراوە ناخوێنەی کە کاریان کردو لە مەلەفی نەوت و غازە کە چۆن مانگانە و هەفتانە لە ئەکاونتی خۆیانە بڵاوێکەنەوە کە چەند بەرمیل نەوت هاتۆ و چەندێ ڕۆشتۆ و هەمووی لە بەردەمی هاوڵاتیانەوە. لە حاڵاتێکی تری شادیسانەوە ئەگەر سێری هەرێمی کوردستان کەین هەم لە ڕووی ناوخۆیەوە کە چەندێک لەو ئاوارانەی کە لە ناوەوەی عێراق و هەروەها لە دەرەوەی عێراق ڕویان کردوتە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان بۆتۆتە مەلاذێکی ئامن بۆ ئەوان. چی لە پێکهاتەکان بڵیت ئەوانەی کە لە ئاینە جیاوازەکانن چی لەوانە بڵێ کە لە نەتەوە جیاوازەکانن دیسانەوە لەوانی کە لە وڵاتانی ترەوە هاتوونە لە سووریا و لە وڵاتی تر دیسانەوە جێگایان بۆتەوە. ئەمەش یعنی کللتوری کوردی و هەروەها ئەو دابوونەریتی کە کورد بەرپایاکات لەناو ئەم هەرێمە بچکۆلەیە بە جیهانی ناساندووە. لەمەیە هەردوو کابینەکە زۆر بەسەرکەوتوانە توانیان ئەم ئیمەیجە بگەێنە جیهانی دەرەوە. هەروەها وەکو باسمان کرد لە بەشی یەکەمی پرسیارەکانی جەنابەت کردت لە بابەتی پێشمەرگە کە چۆن توانی ڕوبەڕووی داعش ببێتەوە بوو بەوەی کە لە ڕووی جیهانیەوە کورد بناسرێت بە جەنگاوەرێکی بەهێز و پێشمەرگە ئەوانە. لەبەرەوە ئەم فاکتەرانە وایان کردووە کە ئێمە لە ڕووی جیهانیەوە بتوانین کە کورد بناسیێنین و کەیسی کورد بناسیێنین و هەروەها مامەڵەی کورد لەگەڵ ئەو کەسانەی یاخۆت ئەو بێسەر و پەرشتیارانە یاخۆت ئەو کەسانەی کە لانەیان لێتێک چۆکە کورد چۆن توانیەتی جێی ئەوان بکاتەوە و ببێتە ماڵێک بۆیان. بۆ یەکە ئەمە خاڵێکی بەهێزە بەڵام سەرباری ئەمانە ئێمە بێت زیاتر تەرکیز لەسەر ئەوە بکەین کە ئەمە وەکو خۆی بگاتە وڵاتانی دەرەوە ئەمەش وەکو خۆی بگاتە وڵاتانی ئەقلیمیش چکە بەڕاستی لە هەر حاڵەتێکە تەنانەت ئەگەر سبینی هەر چوارپارچەی کوردستان یەکشی گرت و بوو بە یەک دەوڵەتێک تۆ لەگەڵ هەمان عقلیات و لەگەڵ هەمان حکوومات دەبی بە دراوسێ خۆ کورد هەڵناسێت لە شوێنی جوگرافی خۆیەوە لێکیتەوە هەڵی قەنی بیخەی لە شوێنێکی تر دای بنێت تۆ هەر تورکیا دراوسێتە بێت ئێران دراوسێتە بێت سووریا دراوسێتە بێت یاخۆت ئەگەر ئەمانە هەر ناوێکی تریان لێ بنەی ئەمێنێتە ئەو نەتەوانی کە لە دەور و پشتی تۆیە ئەژێن کە عەرەب بن و تورکن و فورسن هەرەمانە دراوسێتەوە بن. بۆ یەکە ئەم پێگەی ئەم عیلاقاتە کۆمەڵایەت و ئەم عیلاقاتە سیاسیە کە قوڵایەکی مێژووی هەیە بتوانین ئێمە بە شێوەیەکی جوانتر بیگەینین بە دەور و پشتەکەمان بۆ ئەوەی کە ئێمە چکە هەمیشە جنابی مەلا مستەفا کاری لەسەر ئەوە کردبوو لە ڕابردوو کە حەقد و کینەی سیاسیەکان شۆڕ نەبێتە خوارەوە ببێتە حەقد و کینەی کە کورد لە نەتەوەکانی تری بگرێ. ئەمە بەجددی جنابی سەرۆکرد زۆر جەختی لەسەری کردوتەوە. بۆ یەکە ئێمە ینی وەکو کورد لە حاڵەتێکە ئێمە قەزێکەمان ئەتوانین بەرەو ئارامگە بگەێنین کاتێککە مافی مرۆڤ تیا پارێزراو بوو کاتێککە مافی نەتەوەکانی ترتیایە پارێزراو بوو کاتێککە ئێمە توانیمان خاڵێکی زۆر گرنگش هەیە بەڕاستی حەقوایە سیاسەکان بیکەنە سونگەیەک لە فکر و هزری خۆیان و ئەوەی کە کاری لەسەرەکەن مافی ئافرەت لە هەرێمی کوردستان ینی بەداخەوە ینی لەوانەیە بڵێ ئێمە زۆربەی ئەوانەی کەم لە سونگەی دەسەڵاتن مەسەلەن وەزیرمان هەیە پەرلەمانتارمان هەیە سەفیرمان هەیە خەڵکمان هەیە لە پێگەیە یا پێگەی کۆمەڵایەتیە پێگەی سیاسیە ئافرەتە نابێتەوە تەنها واجهەکان بکەی بە ئافرەت ئەبێت مافی حەقیقی ئەو ئافرەتە بگەێنی ئەبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە عەدالەتێکی کۆمەڵایەتی هەبێت کە ئافرەت کاتێ لێ قەومایە خۆت کێشەیەکی هەبوو یا خۆت کێشەیەکی کۆمەڵایەتی هەبوو بتوانێت حکوومەت ببێ بەدایک و باوک بۆی حکوومەت بتوانێت هاوکاری کات و لەسەر پێیەکانی خۆی بوەستێ.
بۆیە ئەم بابەتانە بەڕاستی زۆر گرنگن کە کورد بتوانێت کاری لەسەر بکاتوە ئیمەجەکەش بگەیانێ بە وڵاتانی دەوروبەر و بگەیانێ بە جیهانیش. میناخان باسی پێکۆژیانت کرد لەوەی کە کورد نەبوو بە کێشە بۆ سەر ئەوانی تر و گەیشتنی ئەم ئیمەیجا ئەم وێنەیە بە خەڵک بە ڕای گشتی جیهانی و دروستکردنی هاوسۆزی بۆ کورد. ینی ئەم بابەتە بۆ خۆی هەر بابەتێکی جێگی گفتوگوۆیە لەوەی کە لە کاتێکە کورد ئەوانی تر بوون بە بەترسی بۆ سەری و زۆر جار کۆڵی لێکراوە خاکەکەی داگیر کراوە لە زۆر ئاستی مەترسیداریشە هەوڵی قڕکردن و نەهێشتنی کوردراوە. بەڵام ئەوەی کە جەنابەت ئەتوێ ئاماژەی بۆ بکەی زیاترەوەیە کە کورد مەترسینێ بۆ سەر ئەوانی تر و پرسی پێکۆژیان یەکێک بوو لەو بابەتانەی کە جەنابەت باست کرد. پێم خۆشە ئەم بابەتیان زیاتر لەسەر ئاستە هەرێمەکەی تەماشای بکەینەوەی کە لەو 30 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان توانیوێتی نموزەجێکی باش بێت لەوەی کە شوێنێک بێ بۆ پێکۆژیان و زۆر جاریش بینیومانە بەشێک لە مەسیحیەکان بەشێک لە کاکەیەکان بەشێک لە یەزیدیەکان کاتێک لە ناوەڕاست و باشووری عێراقەوە لانەیان لێ تێکەچوو پەناگەیە کە بۆیان نزیک بوو کە بۆیان ئارام بوو هەرێمی کوردستان بوو. خوێندنەوەی تۆ چیە لەوەی کە سەرباری ئەوەی کە نزیکە 100 کورد نکوڵی بوون یەکرێ بەڵام کاتێک کورد لە شوێنێک دەرفەتی پێشەشکردنی ئەزمونێکی پێدرێ ئەزمونەکەی جیاوازە بلەوانی تر. بەڵێ من خەڵێک هەیە زۆر جامە کە گفتوگۆکەین لەگەڵ هەڤاڵانمان و هاوڕێیانمان لە دانیشتە جیاوازەکان هەمیشە وتومانە گەلی کورد حەق نییەوە سێری خۆیکە کە بڵێت ئێمە کائینێکی لاوازین یاخۆت ئێمە کائینێکی زەعیفین یا لەبەرێ وڵات لەبەرەوەی ئێمە دەوڵەتمان نیە و لە وڵاتانی دنیا ناتوانین ناسنامی خۆمان پیشان بدەین و بڵین ئێمە کوردستانین وا هەز بکەین کە ئێمە هاوڵاتیەکی دەرەجە دووین یاخۆت وا هەز بکەین کە کورد لە ڕێی عەقڵیەوە پێگەشتنیەکەی بۆ شێوازە نەبووە نا بەعکسەوە هیچ جیاوازیەک نییە لە نێوان تاکێکی کورد و تاکێکی ئەمریکی یاخۆ تاکێکی کورد و تاکێکی ئەوروپی لەبەرەوەی تۆ سەیری کابینی لێرەمە دکتۆری زۆر سەرکەوتومان هەیە مهندسی زۆر سەرکەوتومان هەیە مامۆستای زانکۆی زۆر سەرکەوتومان هەیە خوێنەری زۆر سەرکەوتومان هەیە خەڵکمانەیە کە دەستی نووسینەیە خەڵکمانەیە کە ئیبداعەکە خەڵکمانەیە کە ئەفکاری هەیە تۆ سەیری پێکەوە ژیان بکە ینی بەشێک لەو ئارامیە و لەو ئەوەی کە پێوەترێ پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەمەشە گەڕێتەوە بۆ عەقڵێتەی کورد کە تاکێکی ئاشتی خوازە کە تاکێکە جیاوازیەکان قبوڵەکە تەنها ئەمانی کە گەشتونەتە لێڤڵێکی زۆر بەرزی فکرکردنەوە و تێگەشتن بەو شێوازە ژیانەکە لەگەڵ یەکتریا بۆیە کە ئەمە حەقی خۆیەتی هەر تاکی کورد پێشە مشتێک شانازی بەخۆی بکە. دووەم حاڵەت کە باسی پێکەوە ژیانمان کرد ئێمە کێشێکمان هەیە لە نەک تەنها لە هەرێمی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان کە ئێمە پێشترش جەنابی سەرۆک هەوڵی دا کە لانەکان هەمووی کۆ بکاتەوە زۆر ئاساییە کە تۆ جیاوازیت هەبێت لەگەڵ هاوڕێکەت یاخۆ تۆ وەکو کوردێکی بۆ نمونە خەڵکی شاری سلێمانی جیاوازیت هەبێت لەگەڵ کوردێکی خەڵکی شاری دهۆک یاخۆ دهۆکێک خەڵکێکی شرناخ جیاوازیەکی فکریان هەبێ خۆ جیاوازیەکی ئەویان هەبێ بەڵام ئەبێ هەموو کوردێک لە هەر شوێنێک بێت لە جیهانە ئەبێت خاوەن یەک فکر و یەک هەزر و یەک استراتیژ بێ ئەو استراتیژەیە کە کۆمانەکاتەوە کە ئێمە هەمومان دوشمنێکمان هەیە ئەو دوشمنەیە کە ئەوێ ئێمە قڕ بکە ئیتر هەش دوشمنێ بێت ئاخۆ ئەو دشمنە تێرۆرێکی فکریت یاخۆت ئەو دشمنەیەکێکە لە وڵاتان کە ئەوێ کورد بسڕێتەوە و بیتوێنێتەوە لە ناو نەتەوەیەکی تر یاخۆت ئەو دشمنەیە کە ئەوێت یەکسانی و یەک ڕێزی و پێکەوە ژیانی هەرێمی کوردستان تێک بدا یاخۆت ئەوەیە کە بەجددی من ملاحەزەیەوەم کردووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە حەقوایە کەیسی ئافرەت کەیسێکی مقدسە وەختە بەرەو لایەکی تریە بن وەختایی بن بەوەی کە پیا و ئافرەتە بێت لەم وڵاتەیە دوژمندارەتی یەکتری بکەن لە کاتێکە هەردووکی پێکەوە ژیانەکە لە هەر کاتێکە هەردووکی پێکەوە هۆکارە بێ بۆ بەرەو پێشخستنی کۆمەلگاکەی خۆی بۆیە کە ئەم خاڵە وردانە ئەگەر بێت و بە جوانی کاری لەسەر بکرێ ئەگەر بێت و سیاسەتێکە خۆ استراتیژێکی دوورمەودای هەبێت کە ئێمە کاری لەسەر بکەین کە هەموو لایەنە سیاسیەکان بە هەموو جیاوازیەکانیەوە جیاوازیە سیاسەکان نەبێتە هۆکاریەوەی کە ئێمە کەیسەکەی خۆمان لە بیری خۆمان ببینەوە و ئەمەوێتش دەستخۆشی لە ئەو تەتەوڕە و ئەو پێشکەوتنەی گەلی کورد بکەم کە لە ساڵانی ڕابردووە لە دوای 2023ەوە کورد هەمیشە زەرمەند بووە کورد هەمیشە غەدری لێکراوە هەمیشە خۆی چاوساندوێتەوە بەڵام ئێستا سەیرەکەیت کورد یاریزانێکی زۆر بەهێز و بەتوانایە کە بۆتە هۆکارە لەوەی کە پرۆسی سیاسی لە عێراق بەبێ کورد جێبەجێ ناکرێت لە بابەتی سەرۆک کۆمار
ئەمڕۆ کورد فاکتەرێکی سەرەکی سیاسەتی ئەو سیاسەتەی کە عێراق بەرپای ئەکات بە هەموو لایەنەکان و تائیفە جیاوازەکانیەوە. بۆیە کە من پێم وایە نێگەر پرسیارکی بڵێ ئێمە چۆن نەتوانین سەرکەوتن بەدەست بهێنین، ئەڵێم ئەگەر ئێمە توانیمان لەو بەشانەی کە تایە ژیانەکەین، لەو حکوومەتانەی کە تایە ئەژین، بووینە کارە نەک بکەر، بووینە یاریزان نەکەوەی کە یاری پێ بکرێت، بووینە ئەوەی کە بەشێکن لە داڕشتنەوەی سیاسەتەکان، ئەو کاتە توانین ئێمە گرێوەکە ببینەوە، کاتە توانین مافەکانی خۆمان زامنکەین لەنا ئەو وڵاتانە. میناخان ئەتەوێت لە کۆی قسەکان تا بڵیت بەبێ سەلماندنی مافەکانی کورد ئاسایش و ئارامی و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کارێکی نەکردێ؟ خۆی ئەتوانم بە عکسەوە بڵێم، ئەتوان بڵێم ئاسایش و سەقامگیری هەچ کاتێک تێکەچێت هەموو کۆمەلگای نێودوڵەتی تێن هانا بۆ کوردەبن، بەڵام کاتێک کە کورد لە هەر پارچەیەکی ئەم جیهانەیە لێ تێکەچێت و لێ قەومێ کەس هانەی بۆ نابا، بەداخەوەمە حەقیقەتێکە. بۆیە کە فاکتەری ئەوانش درکیان پێ کردووە کە فاکتەری سەرەکی پاراستنی سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پێی پێکە جوغرافیەکەی و بە پێی ئەوەی کە کورد نەتەوەیەکە خۆی هەڵگری ئەو سیمانەیە من پێم وایە کووردە. بە دیاریکراوی پێم خۆشە قسە لەسەر ئەو دۆخە تازەیە بکەین کە بە تایبەتیش لە عێراقا هەیە کە زۆر جار دوای ڕووداوەکانی 2007 گوشارێکەیە بووی کە ئەزمموی هەرێمی کوردستان جۆر لە زۆرگان لە قاڵە بدرێت، بەڵام ئەوەی کە لە ساحی سیاسیان ڕەنگە دووبارە بیبینینەوە و جەنابیشت بەرامبەری گەشتبینی ئەوەیە کە بەبێ حزوری کورد بەپێ بەشداری کورد دووبارە دروستکردنەوەی عێراق ممکن نییە. ئەکرێ بڵین مۆدێلی هەرێمی کوردستان لە ماوەی ئەو 30 ساڵی ڕابردووە مۆدێلێکی باش بووە و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە تەمەنی ئەم کابینەیە کە دەستی بردووە بۆ کۆمەڵێک مەلەفی هەستیار لە شەفافێتی زیاتر، باشتر سەلماندنی مافەکانی مرۆڤ بە تایبەتی و جەنابەت تەرکیزە لەسەرێتی پرسی ئافرەت و گەشە پێدان بە زۆر بابەتی گرنگ لە بابەتی پێکۆژیان و قوڵترکردنەوەی تەسامح و ینی حکوومەتی هەرێمی کوردستان بخۆی مەلەفێکی لەم بابەتەی هەیە خوێندنەوەی بووی کە سەرباری ئەو گوشاری لە ناوە ڕاست و باشوور عێراقە کرێ یان ئەو سیاسەتی لە ناوچەکە هەیە بۆی کە ئەزمموی هەرێمی کوردستان بە جۆر لە جۆرەکان گەمارۆ بدرێت و بەرتەسک بکرێتەوە، بەڵام هەرێمی کوردستان گەمەیەکی جیاوازتری نەمە کردووە. بەڵێ خۆی ئەگەر شەڕی داعش نەبووە، ئەگەر قەیرانی ئابووری و ئەو فشارەی عێراق ڕووی لە هەرێمی کوردستان نەکردایە، من پێم وابوو هەرێمی کوردستان کە قەفزەیەکی کرد لە ڕووی ئابووریەوە هەروەها لە ڕووی بەدەستێنانی مافەکانی ئافرەت و مناڵ و کەمە ئاینیەکانەوە یاخۆت پێکاتە ئاینیەکانەوەی کە لە کوردستانە ئەژێن. بۆیە کە لە کابینەی هەشتەم و لە کابینەی نوێیەم زۆر بەجددی کار لەسەر ئەو خاڵە کرا کە کورد لە باتیەوەی کە لە عێراقا ببێتە تەماشاکەر ببێ بەیاریکە. ڕاستە لە 2023 ئێمە بەشداریمان کرد لە نووسینەوەی دەستور، بەڵام بەداخەوە ئێمەیان لە قاڵب یابوو و کاتێکە کورد ویستی بگاتە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خۆت وڵاتانی خەلیج لە ڕووی دارایی و لە ڕووی ئابووریەوە، ئەمەش دیسانەوە ئەزمەیەکی تری اقتصادیان بۆ ئێمە دروست کرد. ئێستا عێراق کە خاوەنی چەندەها سەرچاوەی دارایی زۆر زۆر باشە، ئەگەر بیت و بەراوردی هەرێمی کوردستان کەی لەگەڵ هەچەنە من زۆر تەئیدی ئەم جۆرە بەراوردکاریانە ناکەم، پێم خۆشە دایمەن هەرێمی کوردستان و کەیسە جیاوازەکانی بەراورد بکرێت بە وڵاتانی ئەوروپی و بە وڵاتانی ئەمریکی، بەڵام ئەمەش حەقی خۆیەتی ئێمە شانازی بە خۆمانەوە بکەین. ئەگەر بێت و بەراوردی بکەی بە ناوەڕاستی عێراق و بە جنوب و هەر بەشێکی تری عێراق سەرەکەی کە ئێمە بە 900 بودجە ئەسڵەن جاروا هەیە ئەو ئیحسائیانتانەی کە کراوە 180 ئەو بودجەی تەشغیلیەی کە ئەیرێت بە هەرێمی کوردستان کە هینی عێراق ئەگا بە هەرێمی کوردستان لە کاتێکە ئێمە حەقی خۆمانەکە 170 وەربگرین. بۆیە کە ئێمە بە نسبەیەکی زۆر کەمی ئەو بودجێ توانیمانە ئیدارەیەکی تا حدێک سەرکەوتو چکە بەجددی تۆ لە کاتێکە کە نەتەتوانی موچەی هاوڵاتیان دابش بکەی. ئێستا بەو داهاتەی کە هەتا و بەو باجر سوماتانی کە کوی ئەەکەیتەوە هەم موچە و تەوزیعەکەیت و لە کاتی خۆیان ئەگاتە دەستی فەرمانبەرەکانت و لە هەمان کاتیشدا پرۆژە جێبەجێەکە، ینی بەجددی ئەمە نەقلەیەکە، ئەنی حەق وایە دراسە بکرێ، حەق وایە خوێنەوەی بۆ بکرێ، حەق وایە بەڕاستی ئەمجار دیسانە دووبارەیەکەینەوە ئیدارەیەکی سەرکەوتوتر، ئیدارەیەکی باشتر
تەنها هەرێمی کوردستان نەبێتەوەی کە ئێمە بەدەم و بەزار بڵین ئێمە مافی ئافرەتمانەوێ مافی مناڵمانەوێ مافی کەمینە ئاینەکانمانەوێ نە بەجددی کار لەسەر ئەمە بکرێ ببێتە بەشێک لە کەلتوری هەرێمی کوردستان ببێتە بەشێک لە کەلتوری هاوڵاتیان ئێمە بۆ شێوازە ئەتوانین گرەوی سەرکەوتن بەدەست بهێنین. دەست خۆش بێ میناخان بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین ئەوەی کە من لە قسەکانی جەنابەت دیقەتمە زۆر قسەت لەسەر بە بکەربوونی کورد کرد یعنی کورد وەکو کارکتەرێکی کاریگەر لە ناو معادلەی سیاسی لە ناو عێراق لە ئێران لە سووریا لە ناوچەکای بەگشتی لە ناو میلەتانی فارس و تورک و عەرەبا کوردی ژۆک نەتەوەیەک بخوێنرێتەوە و مافەکانی بگات گەشتبینی لەوەی کە کورد بۆ داهاتووی نزیک بتوانێت ئەم ڕۆڵەی ئەم پێگەی باشتر بچەسپێنێت وە میلەتانی ئەم ناوچەیە یان دەوڵەتە داگیرکەرەکانی ئەم ناوچەیە بە زۆر لە زۆرەکان ناچار بکە بۆەوەی کە دان بە مافەکانی کووردا بدێن و بوونی کورد قبوڵ بکەن. بۆ خۆیان زان چۆنە من ناتوان پێت بڵێم گەشتبینم چکا گەشتبینە بێکاری لەسەر بکرێت قەزەی کوردی ئەتوانێت بچێتە قۆناغی تر بچێتە ئەمە پێویستی بە یەک وتارە پێویستی بە یەک هەڵوێستە پێویستی بە کۆکردنەوەی خۆمانە وەکو کورد پێویستی بەوەیە کە چۆن ئێمە لە عێراق پێشتر کیمیابارانەکراین ئەمڕۆ ئێمە ڕۆڵمان هەیە لەسەر خستنی پرۆسی سیاسی ئەمڕۆ ئێمە خۆمان سەر و کۆمان هەڵبژێرین ئێمە خۆمان پەرلەمان هەڵبژێرین ئەبینە بەشێک لە بەهێزکردنی اقتصاد و ئیمەیجی عێراق ئەبێت بە هەمان شێوەکە لەسەر ئەوە بکرێت کە کورد لە هەر چوار پارچەی کوردستان وە هەروەها لە ئەم بەرپرسارەتەیە بەڕاستی ئەم بەرپرسارەتە تەنها بەرپرسارەتی هەرێمی کوردستانی عێراق نییە ئەم بەرپرسارەتی هەموو تاکێکی کووردە بەرپرسارەتی ئەوانەیە کە لە وڵاتانی ئەوروپاژن بەرپرسارەتی ئەوانەیە کە لە وڵاتانی ترا بوونەتە سەرچاوەیەکی بەهێزی اقتصاد و عقل و فکر و هەروەها ئەوانەی کە ڕۆشنبیری ئەم وڵاتن حەق وایە کە شۆنێکە بێ هەموو ئەمانەم عقلەتانە کۆ بکاتەوە ئەوانش کاریگەری دروست بکەن ئەوانش بتوان خۆشبەختانەیە ما بینین لە وڵاتانی سویدە لە ئەلمانیا لە چەند وڵاتێکی تری ئەوروپیە کە کورتوانیەتی بگاتە سەرۆک شارەوانیە یاخۆت ببەتە ئەندام پەرلەمان لەوانە بەجددی ئەمانە بەرپرسارەتیە تەنها بەرپرسارەتی حکوومەتی هەرێمی کوردستانیە تێدا تەنها بەرپرسارەتی پارتی دیموکراتی کوردستانی ئەم بەرپرسارەتیە دابش کراوە بەسەر هەموو کوردێک لە هەر تاکێکی لە هەر پارچەیەکی ئەم جیهانەیە ژیانەکات وە خۆی بە کورد ئەزانێ بۆیە کە حەق وایە هەمومان پێکەوە کار لەسەر ئەم کەیسانە بکەین. زۆر بەڕێز میناخان میناسامی شۆڤەکاری سیاسی سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕافە و سپاس بۆ هەموو شکردنەوەکانت. زۆر سپاس بۆ ئێوەش دەستی خۆش بێ. ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕافە و تا ڕافەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.